ناي برزة كارزان كارزان سافر أقول جانو هنا بنا خواردن أنا والله إيه باشا زور حزي لخوار نيري والله حزيلي أنا والله هر وش كابري قلت لي برسكيت بو قلت بكعك باب بس بياسة شيء بكين چاکتان دیارە کرد بە زۆر کەفی بە فاسفوتە زیادە کەفی بەڵێ مناڵی ئێستا هەمووی وایە ئەلیوانیان فاست فودە باوەکردنانی ماڵەوە هەر ناخوا مهمەوەی نان زۆر بخۆنی زۆر بە زەحمەت ئارەوەڵە زۆر بە زەحمەتی ئارەوەڵا دەیتەمەند درێژ بێ ئینشەڵڵا عزیزە خەڵکی سەلامەت کوێن کۆیە خەڵکی کوێن بەڵێ بەخێر بن سەر و سەرچاو سەلامەت ماڵتان لە هەولێریان بە میوانی هاتوون هەل لە هەولێرن دەمێکە هەل لە هەولێرن بەڵێ زۆر چاکە بەخێر بن سەلامەت سەرچاو بەڕێز فامیلی مۆڵتان پێ چۆنە وڵای شوێنەشی زۆر خۆشە خاستن بۆ بازارکردن بەڵێ بەتایبەتی بۆ کەیف و سەفای مناڵان بەڵێ شاری یاری لێیە شوێنەشی زۆر خۆشە زۆر بەڕاستی چاکە باوەڕێم خەمی مناڵەکانێتی ئەرە بەخۆی وڵای من لەبەروی زیاتی کە هاتوومە بەڕاستی زیاتر منە حەزی لێیە گەورەش ئەگە بۆ بازارکردن بێ دێم جاروبار ئەگەر بازارەکەی بۆ خۆت حەز لێ حەزم لە بازارکردن بخۆم وڵی زیاتر ئەو بڵێ شتومەکە یان شتێک پێویست بی بۆ ماڵەوە ماژێ 2000 هادێم سەردان دەکەم زۆر چاکە بەخێر لەو کەسانی کە ینی ئەگەر جلەکەش جلی تریشە هەبێ حەزەکەی هی تازە بکڕی ینی زیادە مەصرفیەکەی یان بە پێی پێویست شتەکڕی بەخوای دەزانین چۆنە ئێمە بە پێی پێویست بە پێی پێویست عادەتەن بەڵام هەندێک جاریش هەیە خاستە لە سەری ساڵان لە سەری ساڵان زیاتر شتومەکی نوێ دێتە ناو بازار زیاتر بازارکردن زیاتر پێویست دەبێت لە سەری ساڵە داشکانێکی زۆر دەکرێت و یعنی بازارکردنی زیاتری دەوێت بۆ سەری ساڵان زیاتر زۆربەی زۆری دوکانەکان ئەتوانم بڵم هەمووی داشکانێکی زۆر باشیان کردو بە بۆنەی سەری ساڵ و کۆتایی وەرزەکەشەوە داشکانێکی زۆر باشیان کردووە ئەجا پێم خۆشە سەردام بکەن و سەلامەت و داشکان نەوەرگن پرسیارێکمان ئامادەیە لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی بەخوای باشە یعنی نیوە بە نیوە خۆت چ کارێک دەکەی بە چیەوە سەر من ئەندازیارم ئەندازیاری لە ساق بەیە کەواتە ئەخوێنیتەوە ینی حەڵ بە متابعی ڕۆژانەم هەیە بە زیاتر لەسەر پسپۆری خۆم زیاتر بەڵام متالعی ئەوەشم هەیە با بڵێن معلوماتشی فراوان ئەگشتی با پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات مێژووی سەرهەڵدانی مۆبایل بۆ ساڵی چەند دەگەڕێتەوە مێژووی سەرهەڵدانی مۆبایل بەڵێ ئاسانکاریان بۆ دەکەم پێم خۆشە ببنە خاوەن خەڵات سەلامەت بەڕێز 1947 1957 1967 مۆبایل ونیە بەڵێ 67 نا بیگۆڕە 57 اختیارەکان 1947 1957 1967 تۆڵێ 47 بڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە زیاتر کۆمپیوتەر زیاتر لە 67 ئەوانە هات بەس مۆبایل دیارە لەگە کۆمپیوتەری دیار هاتووە زۆریان بەین نەبووە خەڵاتێکم پێبن فەرموو خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت زۆر سپاس شتێکی خۆشمان بۆ نایگەڕیتەوە لە کاتی کارکردنا کاتی کارکردن وەڵا ئێمە کە ئەندازانین بەخوای شتی خۆششمان هەیە و ناخۆشمانە بەڵام خۆشەکان زیاتر کەمن ناخۆشەکان لە ئەنجامی ئیشکردن تۆ بەرکەوتە دەبێت لەگەڵ ئاسن و بەرد و دار و شتووە ئی خۆشی ماسەڵە خۆشە هەل لە کاتی ئیشراف و شتووە بەخوای خۆشی برم سێ ساڵە و حالەتە هیچم کە لە بیکە نەماوە نوکتەیەکی خۆشیشمان بۆ نایگەڕیتەوە بۆستانە ینی نازەم هەلەو کاتی بۆم نایە ببوورە داوای من دەکەم سەلامەت عەزیزی سەلامەت